بێگومان ئەمە راپۆرتێ بوو کۆمەڵە زانیاری گرنگی تیا بوو، بەڵام زانیاری ورترمان ئەوێت تایبەت بە سنووری شارەوانی دارەتوو بۆی کە دەزانین لە هەر کوێیەکی جیهان ئەگەر باران جوان بێت پۆستی لەسەر بکرێت کەشێکی خۆش دروستکە، بەڵام بۆ شوێنێک کە مەترسی بخاتە سەر ژیانیان و ببێ بەلافە و بێگومان ئەوە هیچ کات دڵخۆش نابین بەو بارانە، بۆیە ئەبێ ڕێگری بکرێت پێشەوەی کە بارانێکی زۆر ببارێ و ببێت بەلافە و هاوڵاتیان پارێزراون. ڕەوەند قادر سەرۆکی شارەوانی دارەتوو تایبەت بە جێبەجێکردنی پرۆژەکانی خزمەتگوزاری لە دارەتوو بە تایبەتی سەبارەت بەو پۆنجانە بە دروستکردنی ئاوەڕۆکان لەگەڵمانە بێت وەڵامدەری پرسیارەکانمان بێت بۆی کە هاوڵاتیان دڵنیابن کە ئەم ساڵ زستانێکی زۆر باشیانە بێت بێمەترسی. بەخێرهاتی کاگڕەوەند. بژی سپاس بۆ جەنابێت. کاگڕەوەند، ساڵانی پێشتر چ گرفتێک هەبوو لە دارەتوو لەو ڕووەوە لەبارەی لافە و کۆبوونەوەی ئاو یا چوونە ناوەوەی ئاو بۆ ناو ماڵەکان؟ ئەم ساڵ ئینشەڵای تر ئەو کێشەیە بەدی ناکرێت. سڵاو لە جەنابەت، سڵاو لە کوردستان. 24 بێگومان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کاری زۆر باش کرا سەبارەت بە ڕێگریکردن و پێشگیریکردن لە مەترسیەکانی لافاو. ناحەی دارەتوو خۆشتان باش دەزانن لە کۆتایی ساڵی 2021 ئەو لافاوی کە بەسەر ناحەی دارەتوو بەسەر زۆر شوێنی دیکەیە دروست بوو، ئەو بووە سەرنجام مەترسی ڕوویدا و زیانی گیانی و مادیش لەو سنوورە ڕوویدا. بەڵام بە خۆشحاڵیەوە بەرنامەکانی پلانی حکوومەت بەم جۆرە بوو کە ڕێگری بکرێت لە مەترسی دووبارە نەبوونەوەی لافاو. لە ناحەی دارەتوو زۆر پرۆژە ئەنجام درراوە، هەر وەک لە دروستکردنی پۆند و بەندا و دروستکردنی ئاوەڕۆ لە تەواوی شەقامە سەرەکیەکانی ناو دارەتوو. ئەمەش بە دڵنیاییەوە ئەنجامی باشی دەبێت بە هۆکاری ئەوەی کە ئەو ڕێڕەئاویانە کە پێشتر نەبوون یان هەبوون بچووک بوون ئێستا گەورەتر کراون و فراوانتر کراون، بەردەوامی خاوێنکردنەوەی ئەو ڕێڕەوە سروشتیەی کە لە نێو ناحەی دارەتووە لەبیر نەکەین. ناحەی دارەتوو جوغرافیای بەم شێوەیە کە لە نێوان دوو بەستە، ئەمەش زۆر جاروای کردووە بەستەکان خوا نەخواستە مەترسی تەقینیان لەسەر ڕووبدا. بەڵام بە خۆشحاڵیەوە دوای ئەو لافاوەی کە هەمومان پێمان ناخۆش بوو کە ڕوویداوەی کە بووە هۆی زیانی ژیانی و مادی، بەڵام فراوانبوونی بەستەکان و ڕێگریکردن لەو دووبارە نەبوونەوە وای کرد کە دووبارە کێشەکان کەم ببنەوە و خۆشتان دەزانن پار ساڵ گرفتی وامان نەبوو. سوپاس بخوا. ئەم ساڵ لە پاریش باشترە بێت، هیچ گرفتێک نابێ. مەبەستمەوەی لەو ڕێڕە ئاویانە دروستان کردووە چەند کیلۆمەترەکە ئیتر ئەو مەترسێ بە تەواوەتی بن بڕەکە؟ طبعاً پرۆژەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەمەلایەنە، تایبەت لە بواری دروستکردنی شەقام و دروستکردنی ئاوەڕۆ. دەتوانم بەس لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نزیکەی 8 کیلۆمەتر دروستکردنی ئاوەڕۆمان هەبوو لە سنوورەکە. ئەنجامی ئەوەش بووە کە ئەو شوێنانە کە مەترسی لافاویان هەبوو خۆی ئێستا لە راپۆرتەکە بینیمان کە پار ساڵ گرفتمان هەبوو لەوێ لەو شوێنێک کە باسکرا. ئەم ساڵ بە دروستکردنی ئاوەڕۆیەک بە نزیکەی 1300 مەتر توول درێژی لەو شەقامە کە گرفتی ئاوەڕۆ نامێنێت لە نێوانی دارەتووی کۆن و دارەتووی دوێ بە هەمان شێوە دروستکردنی دوو لاینی ئاوەڕۆمان هەیە کە بە نزیکەی 2 کیلۆمەتر دەکا، لە گەڕەکی ژین بە هەمان شێوە دروستکردنی 3 کیلۆمەتر بۆ هەردوو لای شەقامەکە دروستکردنی ئاوەڕۆمان هەیە. ئەمەش وا دەکات لە ناو سنتەری شارۆچکەکە گرفتی وامان نەمێنێت. زۆر باشە. بابزانین بوونی ئەم پۆندانە تا چەند کاریگەری هەبووە بۆ ئەوەی کە مەترسێکە کەمتر بکاتەوە و لە دروستکردنی ئەو ئاوەڕۆ سندوقیانش چەند ئەتوانێت ئەمە هاوکار بێت کە ئەگەر بڵین ئاوەڕۆ کۆنەکان خاوێن بکرێن و یا ئاوەڕۆی نوێ دروست بکرێت؟ بەگشتی دروستکردنی پۆند، ئاوەڕۆی نوێ، ئەوانەی کە بە شێوەی سندوقی، ئەمان هەموو چۆن کاریگەریە بێت؟ بەدڵنیایەوە کاریگەری زۆر باشی دەبێت، بە تایبەت بۆ نەباسی بربەستی دارەتوو بکەین کە لە سەرەتای دارەتوە بڵین دەست پێ کردووە. گلدانەوەیکی ئاوی باش بە نزیکەی 350,000 مەتر سێجا ئاو گل دەداتەوە. ئەگەر هەرباسی ئەو شوێنە بکەین ساڵی 2021 بۆ هۆی تەقینی ئەو بەستە، چونکە بە شێوەیەکی ئەندازەی دروست نەکرابوو، ئەوە بوو گەڕەکی ژین تێیدا زەرەرمەند بوون. بەڵام بە دروستکردنی پۆن کە ئێستا 167 کارەکانی خۆی تەواو کردووە، لە ئێستاشدا لە خۆناغی بەردەوامی کارەکانیەتی، دەتوانم بڵێم هیچ گرفتێک بۆ گەڕەکی ژین نامێنێت و هەروەها ئەو ئاوەی کە گل دەدرێتەوە دابش دەبێت بەسەر دوو خەت بڵین.
بەشێکیان دەچێتەوە پشتی ناوچەی پیشەسازی بەشێکیان دەچێتەوە گەڕێکی ژیر بەڵام بە شێوازێکی ئەندازەی ستاندارد دروست دەکرێن لە ئێستاشدا دەتوانم بڵێم ئەو ئاوڕۆیانەی کە ئەم ساڵیش دروستکراون ناو سنتەری شارۆچکەکە زۆر بە شێوازێکی ئەندازەی دەپارێزێت تەنها ئەوەی لەسەر ئێمەیە کە بەردەوامی چاودێریکردنی خاوێنکردنەوەی ئەو ڕێڕەوانەیە. زۆر باشە کاک ڕەوەند ئەوەی کە گرنگە دروستکردنی ئەم ڕێڕەوانە دانانی ئەو پۆندانە لەلایەن کێوە دروستەکرێت دەستی با بڵێن ناوخۆین کۆمپانیان ناوخۆیەکان ئەزمونێکی ناوخۆین یاخود ئەزمون لە دەرەوە وەرگیراوە هەڵبەتە هەموو ئەم پۆند و ئاوەڕوانی کە ناو شارۆچکەی دارەتم باسی شارۆچکەی دارەت دەکەم هەمووی لەلایەن کەرتی ناوخۆیەوە بڵین دروست دەکرێن بەڵام هەمووی بە شێوازی ئەندازەیە لەلایەن پارێزگای هەولێر و کاری تەمیلکردنیان بۆ دەکرێت. باشە تایبەت بە گرفتی دارەتووی نوێ لەوێ گرفت هەبوو ئەم ساڵ ئەو گرفتە چارەسەرەکرێت لەگەڵ ئەوانی ترا یاخود جارێکاری ئەوان هێشتا درێژاخێن بە خۆشحاڵیەوە لەسەر ڕاستپاردەی ڕێزدار جەنابی وەزیری شارەوانی کە ڕایسپاردین چی پێویست و ئانیە بکرێت بۆ گەڕێکی دارەتووی نوێ لەبەرەوەی ساڵانی پێشوو مەترسی گلتبوونەوەی ئاویان هەبووە هەر ئەو کات ئێمە ڕاستپارد بەوەی کە ڕێڕەوێکی بەدیلدا بنێن کە لە ماوەیەکی زۆر کەم بتوانین ئەو کارە بکەین ئەو بوو سەرئەنجام توانیمان لە دارەتووی نوێ ڕێڕەوی ئاو بگۆڕین بە درێژایی 1 کیلۆمەتر بۆ ئەوی هاوڵاتیانی ئەو گەڕەکە زیانمەند نەبن و مەترسیەکانیان لەسەر نەمێنێت هەر کاتێک ئاوی باران هەبێت ناچێتەوە ناو ماڵان تەنها ڕێکڕەوەکە دەگۆڕدرێت و دەچێتەوە پشتی ناوچەی پیشەسازی. زۆر باشە خۆی ماوەی جێبەجێکردنی ئەم پرۆژانە ئاخیر وادەی کەیە ئایا پێش وادەی خۆشی کۆتایی دێت یاخود کاتی پێویستە تاوەکو تاوا ببێت لە وادەکەی خۆی زیاتری ئەوێت؟ طبعاً خۆشتان باش دەزانن دروستکردنی ئاوڕۆواتە ژێرخانی ئەو کارە من هەموو جارێک ئەو باز دەکەم دەڵم دروستکردنی ئاوڕۆ زۆر پێویستە بە هێواشی بکرێت لەسەرخۆ بکرێت بۆ ئەوەی دووبارە ئەوە نەبینەوە جادەکە هەڵگرینەوە هەڵی دەینەوە دووبارە کێشەمان بۆ دروستکە بۆیە پێویستی بە کاتێک هەیە بەڵام بەدڵنیایەوە هەموو ئەو پرۆژانی کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنن لە وادەی خۆیان جێبەجێ دەکرێن و تاوا دەکرێن. دەرفەتە کە جەنابەت لێرەی تەنیا بەس باسی دروستکردنی ئاوەڕۆ و مەترسی لافاو نەکەم چه پرۆژەیەکی خزمەتگوزاری دیکە هەیە لە سنووری شارەوانی دارەتوو کە بۆ ئەم ساڵ جێبەجێکرێت و کۆتایی پێدێت و هاوڵاتیان ئەتوانن سوودمەند بن؟ بە دەرفەتی دەزانم باسی ئەوەش بکەین کە لە ماوەی ئەو 2 ساڵە چەند گوژمە بۆ ئاوەڕۆ سەرفکراوە بە نزیکەی 2 ملیار و 300 میلیۆن دینار بەس لە ناو ناحەی دارەتوو پرۆژەی ئاوەڕۆ پۆند بۆ ناو سنووری ناحەکەمان جێبەجێ کراوە بەشێکیان کۆتاییان پێ هاتەوە بەشێکیان ئێستا لە قۆناغی جێبەجێکردندان لە پلانی 2024 لە پلانی پارێزگای هەولێر دروستکردنی شقامێک لە بین نێوان دارەتووی کۆن و گەڕەکی ژین کە ئاوەڕۆی تێدایە پار ساڵ و ساڵانی پێشوش گرفتی ئاومان هەبوو لەوێ بە دروستکردنی ئەو ئاوەڕۆیە بەدڵنیایەوە کێشەی ئەوێش نامێنێ و هەروەها دروستکردنی ئاوەڕۆ بۆ ناو شەقامە ناوخۆیەکانی دارەتووی نوێ من دڵنیاتان دەکەمەوە لەوەی کە ئەم ساڵ زستانێکی زۆر باش بەڕێ دەکەین لەبەر ئەوەی پێویست بووە بۆ دارەتوومان کردووە شەونخۆنی و بەردەوامی چاودێریکردنی ئەو ڕێڕەوانە و ئەو ئینلێتانش کاری ئێمە بووە دەتوانم بڵم گرفتێکی وان نامێنێ لەناو سنوورەکەمان. باڵێ سپاس دەکەین کاک ڕەوەند هەر خۆش خەبەر بی دەستەکانت خۆش بێمە دڵنیایی بە هاوڵاتیانەدات کە زستانێکی سەلامەتیان هەبێت سپاسدانەکەین هیواد سەرکەوتتان بۆ خوازیری کارەکەتان سپاس.